بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم بۆ ئەم شەوی باسی ڕۆژ لەگەڵتانە بم لە پارێزگای هەڵەبجەوە لە هەڵەبجەی ئازیزەوە لەگەڵ جەنابی کاک فازل بەشارەتی بەرپرسی لقی 12 هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان و ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان. ئێوەش ئاگادارن لە ڕێگەی کوردستان 24ەوە ئەمڕۆ لایەنە سیاسیەکان یاخود کەسی یەکەمی لایەنە سیاسیەکانی هەڵەبجە کۆبوونەوەیەکیان ئەنجام داوە و لە کۆبوونەوەکە مەبەستیان بووە کە قسە لەسەر خەموو کێشەکانی هەڵەبجە بکەن. قسە لەسەرەوەکرێ کە ئەمە 45هەمین کۆبوونەوە بووە و ئەوە بەرەو 50 چێ نزیکە بێتەوە لە 50 کۆبوونەوە دەپرسین بۆچی تا ئێستا لایەنە سیاسیەکان نەگەشتون بەڕێکەوتن هۆکار چییە کە کۆبوونەوەکان هێندە درێژەی خایاندووە ئەو کێشە گەورەیە چییە کە ناکرێت چارەسەر بێت. ئێوە ئاگادارن نزیکی 3 ساڵ زیاتریشە هەڵەبجە بڕیاری بە پارێزگا بوونی دراوە بەڵام تا ئەم ساتە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە پێک نهاتووە بۆ هۆکار چییە یاخود کێ هۆکارە. مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە لە ئێستادا پرۆژەکانی هەڵەبجە لە چه ئاستێکدان و هەروەها مەبەستیشمە کە بزانم لە ماوەی پێش و کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە 2 تەمموز بوو سەردانی هەڵەبجەی کرد کۆمەڵێک بەڵێنیدا بەڵێنەکان بە شێوەیەک لە شێوەکان جێگەی دڵخۆشی بوون بۆ بەرپرسان و بۆ وڵاتیانی شارەکەش ئەم بەڵێنانە لە دەمی کاکفازیلەوە ئەمەوێ بزانم بەکوێ گەیشتون و هەروەها ببورن مەبەستیشمە قسە لەسەر ئیقبال و پێشوازی وڵاتیانی پارێزگای هەڵەبجە بکەین سەبارەت بە ڕیفراندۆمی سربەخۆیی کە بڕیارە لە 25 ئەیلول ئەنجام بێت. کاک فازل بەشارەتی بەرپرسی لقی 12 پارتی دیموکراتی کوردستان سڵاوت لێبێت سوپاس بۆم دەرفەتە کە لە هەڵەبجە لەگەڵتانین ئەمەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم کۆبوونەوەکەی ئەمڕۆتان بۆچی بوو باسی چیتان کرد و ئەو تەوەرانە چی بوون کە بەنسبەت هاوڵاتیەکی هەڵەبجەیەوە گرنگە و ئێوە قسەتان لەسەر کرد. بەڵێ بەنای خی گەورە و میهرەبان و سوپاس بۆ ئێوە و تەشریفێنانتان بۆ پارێزگای هەڵەبجە و سڵاو درود لە گیانی پاکی شەهیدانی کوردستان و سڵاو لە هێزەکانی پێشمەرگە. بەڕاستی ئێمەی لایەنەکانی سنووری پارێزگای هەڵەبجە لە پێش بڕیاردان بە پارێزگابوونی هەڵەبجە هەر بە بەردەوام کۆبوونەوەی لایەنەکان لە سنووری پارێزگای هەڵەبجەدا هەبووە و لە پاش ئەو بڕیارە گرنگەیش کە لەلایەن جەنابی سەرۆک بارزانی و سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک نێچیروان بارزانی درا و پەسەندی بە پارێزگابوونی هەڵەبجە کرا فعلەن کۆبوونەوەکان گەرم و گوڕێکی زیاتری بەخۆیەوە بینی هەم بۆ پێشوازیکردن لەو بڕیارە گرنگەی کە بۆ پارێزگای هەڵەبجە درا و هەم بۆ زیاتر پێکێنانی لیژنە ئیداریەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە بە تاکید ڕاستە ئێمە کۆبوونەوەی زۆرمان کردووە لەسەر تەشکیل بوون یان پێکێنانی ئیداری پارێزگای هەڵەبجە بەداخەوە تا ئێستاکێ نەگەیشتونێتە ئەنجامێکی یەکلاکەرەوە و چەند جارێکیش ئەم بابەتەمان گەیاندۆتە سەرۆکایەتی حکوومەت و لە سەرۆکایەتی حکوومەتیش لیژنەی بۆ تەشکیل کراوە ئەوەندەی کە هەمومان دەزانین جەنابی کاکوبات تاڵەبانی وەکو بەرپرسی لیژنە بۆ کۆتایی هێنانیان بۆ ڕێکەوتن بە گەیشتن بە ئەنجامێک کە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە پێک بێ بەڵام تا ئێستاکێ پێک ناتوە بەس لە حەقەتا من دەیگەڕمەوە بۆ تەوافقی لایەنە سیاسیەکان چونکە گرفتەکە تەنها لە هەڵەبجە نییە لە سلێمانیش بە هەمان شێوەیە لە دەڤەری گەرمیان و ڕاپەڕینیش هەر بە هەمان شێوەیە. بە بڕوای من گرفتی زۆر گەورەی لایەنەکان لێرە ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان لە ئاستی باڵا و لە ئاستی پلە باڵاکان بە پێی تایبەتمەندی لایەنەکان و بۆ یەخستنی ناوماڵی کورد بیری لە ئەو دەنگە زۆر و فرەیەی خۆی نەکردەوە کە 38 کورسی لە پەرلەمانی کوردستان و 28 کورسی لە پەرلەمانی بەغدا هەیە هات بۆ پێکێنانیان بۆ خێخستنی ناوماڵی کورد پۆستەکانی دابش کردو بەسەر لایەنەکانەوە کە هەمووی بەشدار و شەریک بێت لە حکوومەت بەڵام لایەنەکان لێرە بە پێی دەنگ مامەڵە لەگەڵ ئێمە دەکەن و حتا بە پێی دەنگیش ئەتوانم بڵێم لەوەی سەر و باسە کاک فازل ینی لای خەڵکی هەڵەبجە پرسیارە بۆچی دوای 45 کۆبوونەوە ئێوە ناگەن بە ئەنجام یعنی بە دیاریکراوی بە ڕاشکاوی بە وڵاتیانی هەڵەبجە بڵێ چییەوە ئاکا کە نەگەن بە ئەنجام. بەڕاستی کاکە یادگار ئێمە
هەر لە سەرەتای بڕیاردانی بە پارێزگابوونی هەڵەبجە کۆبوونەوەیەکمان کرد لە 29 دەی 2014 لە بارگای بزوتنەوەی ئیسلامی هەموو لایەنەکانی هەڵەبجە هەموو بەرپرسە باڵەکانی یەکەمی هەڵەبجە لەو کۆبوونەوەی بەشدار بووین ڕێکەوتین هیچ کێشەیەک لە مابەینمانە نەما بەڕاستی لەو کاتەوە بۆ ئێستاشی لەگەڵ بێ لایەنەکانی پارێزگای هەڵەبجە کێشەمان لەگەڵ یەکتر نییە کێشە لە دەرەوەی هەڵەبجە بۆ ئێمە سازکرا و دەتوانم بڵێم هەندێک لە بەرپرسی لایەنەکان لێرا لەلایەنی سەری خۆیانەوە محاسبەش کران لەسەر ئەو ڕێکەوتنی کە ئێمە کەواتە پێکەوتی حزبیەکانی ناو هەڵەبجە هیچ کێشەیەکتان نییە لە دەرەوەی ئێ و لەسەر ئاستی بەرزی پارتە سیاسیەکان تەداخلی شوکاریان نەکرێت بە بڕوای من هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان ئەگەر لە هەموو شار و پارێزگاکان و لە مەکتەب سیاسیەکانە بەقەدەر ناو هەڵەبجە تەباو یەک بووینایە لەگەڵ یەکتر هیچ گرفتێک لە هەرێمی کوردستانە دروست نەبوو لایەنەکانی هەڵەبجە زۆر لەگەڵ یەکتر تەباین و بە تایبەتی لەو کاتانەی کە پەلاماری بارەگاکانی پارتی دەدرا هەموو ئەکسەریەتی با نەڵێم هەموو ئەکسەریەتی بەرپرسی لایەنەکان هاتوونەتە ئەم بارەگایلەقا بۆ لای ئێمە و بۆ هەماهەنگی ئێمە و بۆ هاوکاریکردنی ئێمە کە شتێکی نەخوازرا و ڕوونەدا لە بارەگای پارتی ئەمە من ئەمەشم بە سەرکردایەتی پارتی و بە جەنابی سەرۆک بارزانانی و بۆ مەکتەبی سیاسی پارتی و جەنابی کاگنێچیران بارزانانی گەیاندووە ئەمە هەڵوێستێک بوو مووقیفێک بوو من بۆ خۆم لە یادی ناکەم و جێگەی تەقدیر بۆەوە دەشتوانم بڵێم زۆر لە وەرپرسانە تەقدیر کراون لەلایانی سەرکردایەتی پارتیەوە بەڵام بەڕاستی لە دەرەوەی سنووری پارێزگای هەڵەبجە ڕەزامەندی نەدرا لەسەر ئەو پێکاتنەی کە ئێمە لەسەر ئیدارەی پارێزگای هەڵەبجە پێکاتین و ئەمڕۆ و لە پێشووتریش بە حقیقەت من باسی ئەوەم کردووە ئەوەی کە خاڵی گرنگە بە حقیقەت ئیرادە نییە بۆ پێکێنانی ئەمڕۆ گەشتن بەچی ینی ئەمڕۆ کۆبوونەوە و دانیشتن دیسان لەگەڵ یەک گوێتان لە یەکتر کرد ینی گەشتن بە هیچ دەرەنجامێک ئەمڕۆ دەتوانم بڵێم زۆربەی قسەکانمان یان زۆربەی دانیشتەکانمان پێداچوونەوە بوو بەو قسە و ڕاومۆقیفانەی ڕابردوو کە کردومانە و لەسەری دواوین و لە هەمان کاتیشا پاکێجێکمان داوە بە حکوومەت خۆی لە داخوازی هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە دەبینێتەوە پارتی یان هەمووتان نا هەموو حیزبەکان بەیەکۆ ئیمزایشمان کردووە راپۆرتێکمان داوە بە حکوومەت لەسەر هاوکاریکردنی پارێزگا لەسەر بودجەی پارێزگا لەسەر مەکاین و پێداویستی پارێزگا لەسەر ئەو پرۆژە و مەشروعانەی هەچەند بە تەقدیرەوە ئەمڕۆیش باسی ئەو پرۆژە گەورانمانە کرد کە لە شاری هەڵەبجە کراوە لەلایانی جەنابی سەرۆکی حکوومەت و لەلایانی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستانەوە بۆ هەڵەبجە کراوە باسی ئەو پرۆژانش کراوە بەڵام هەمومان دەزانین شاری هەڵەبجە خانوویەکی بە پێوە نەما لەگەڵ عەرز تەخت کرا ڕاستە لە زۆر شوێنی تری کوردستان ئەم جۆرە کارەساتە ڕوویدا بەڵام هەڵەبجە دوو جار ماڵوێران کرا جارێک شار لەگەڵ خاک یەکسان کرا جارێک کیمیاباران کرا و دانیشتوانەکەیشی ژەهرخۆر کران بۆیە هەڵەبجە زیاتر نازی لەسەرم حکوومەتە هەیە و هەڵەبجە زیاتر پێویستی بەدەستی هاوکاری و پرۆژەی خزمەتگوزاری لە سنووری پارێزگای هەڵەبجەدا هەیە باشە 16 حکوومەتی هەرێمی کوردستان 5 بڕیاری بۆ داواکاریەکانی بۆ خەم و کێشەکانی هەڵەبجە دەرکرد و لە 2 تەمموز لە 2 حەوت کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم سەردانی ئەوەی کرد و لەگەڵ کەسی یەکەمی پارتە سیاسیەکان دانیشت ئەمە زۆر بەڕاشکاوی لە ینی لە زار و لە دەمی کاک فازل بەشارەتیەوە کە کەسی یەکەمی پارتیە لەم سنوورە بڕیارەکان جێبەجێکران هاوڵاتیانی هەڵەبجە ناحەقیانە خۆیان بە مەغدور بزانن من هەموو حەقێک بە هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە و سنووری شارەزور و هەورامان دەدەم کاکیاتکار بەڕاستی من هیوادارم لایەنەکان لێم دڵگران نەبن لەم حەقیقەتەی کە من دەیڵێم لە بەرپرسە باڵاکانی هەرێمی کوردستان جگە لە جەنابی سەرۆکی هەرێم و لە جەنابی سەرۆکی حکوومەت کە هاتوونەتە هەڵەبجە دەستی بە قووەتی ئاوادانکردنەوەیان لە هەڵەبجەدا هەبووە ئەگینا لایەنەکانی تر من پێم وایە هەر هاتوون حاڵەتێکی تەشریفاتی بووە سەردانێکی مۆنۆمێنتەکەیان کردو یەک دوو هەناسی قوڵیان هەڵکێشاوە و گەڕاونەتەوە بەبێ ئەوەی سەرگێ تووریان بە خەڵکی هەڵەبجە پێبوو بێت بەجێگری سەرۆکی حکوومەتی بەجێگری سەرۆکی حکوومەتیشەوە کە لەم ئاخرجارە هات کە داوای کۆبوونەوەی بەرپرسی یەکەمی حیزبەکانی کرد من بۆ خۆم گەشتبین بووم وتم بەڵکوم
کاقوبات کە دێتە هەڵەبجە بڕیارێکی پێبێ مبادرەیەکی پێبێ حتا بڕیارێکی لەسەر مەسلەی پێکاتنی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە پێبێ من بە حزوری هەموو بەرپرسی یەکەمی حیزبەکان کە لە خزمەتی کاقوبات بووین من ئەمەم پێڕاگەیان کە باز لەسەر تەشکیلەی ئیدارەی پارێزگای هەڵەبجە کرا من پێم وتم کاقوبات ئێمە زۆر قسەمان کردووە قسەکان هیوادارم بچێتە بواری عملەوە چونکە خەڵکیان وا تێگەیاندووە گلەیان لە ئێمە کردووە ئەگەر ئیرادە هەیە لە سنووری پارێزگای هەڵەبجەدا ئیدارەی پارێزگا تەشکیل بکرێ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە 25 کورسیە با 22 کورسیەکەی تەشکیل ببێ و با ئەو سێ کورسیە خەتاکەی بۆ ئێمە بمێنێتەوە ئەگەر ئیرادە هەیە بۆ تەشکیلبوونی ئیرادەی ئیدارەی پارێزگای هەڵەبجە ئەوە یەکێک لە تەوەرەکانم بەباشی لەسەر و وردەکاری ئەوەستین بەڵام پێشوێ بچینە سەر ئەو باسە ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم من خۆم ناوە زوو سەردانی هەڵەبجەکەم بۆ جەنابیشت ڕۆژانە لەم شاریت سیمای هەڵەبجە سیمای شار سیمای شەقام سیمای ڕێگەوبان سەوزایی هی پارێزگایەکە لە حقیقەتە کاکە یادگار ئەگەر ئێمە بە ویژدانەوە بڵین ئەتوانم بڵێن بۆ چەند ساڵی تریش ناتوانین ئەو سیمایی کە شایستەی هەڵەبجە بێ دروستی بکەین باش ئەگەر ئەڵێم ئەگەر کێشەی ئابووری لە هەرێمی کوردستان نەبوایە بەو وعدانەی کە جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی سەرۆکی هەرێم بە هەڵەبجەیان دابوو دەتوانم بڵێم ئێستا سیمای بە پارێزگابوون لە هەڵەبجەدا دروست بوو بەڵام ئێستاش خۆشبەختانە کۆمەڵشتی گرنگ لە هەڵەبجا کراوە یەکێک لەوانە کە ناوی هەڵەبجە نراوە پارێزگا من حتا لە هینی کەشوهەوایشە کە هەڵەبجە لە زمنی چوار پارێزگاکەی تری کوردستانە دەنووسرێ پارێزگای هەڵەبجە من هەر بەوەش دڵخۆشم لە ڕووی معنەویەوە ئەمە شتێکی زۆر باشە بۆ هەڵەبجە دوو هەڵەبجە ئێستاکێ بەو هەموو ژەهرەی بەسەر هەڵەبجە ڕژێندراوە هەڵەبجە ئاوی پاکی هەیە بۆ خواردنەوە ئاوی پاکی بۆ خواردنەوە هەیە هەڵەبجە بۆتە خاوەنی زانکۆ کە ئەمەش بەڕاستی دەستکەوتێکی یەکجار گەورەیە کە لەسەر دەست و بڕیاری جەنابی سەرۆک باردانی زانکۆ لە هەڵەبجە دروست کراوە کۆمەڵ بەڵام ئەمانە من ناڵێم کافیە و خواستی خەڵکی هەڵەبجە کۆتایی پیاتۆ خواستی خەڵکی هەڵەبجە بۆ چەندین دەیتر کۆتایی پێنایە و حەقیشیانە چونکە بەڕاستی خەڵکی هەڵەبجە یەکێکە لەو جێگانە ناڵێم لە هەموو جێگایەک زیاتر یەکێکە لەو جێگانە کە داوایەکی مەشروع و ڕەوای لەسەر دەسڵات و حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لەسەر پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە باشە بەنسبەت داهاتی پارێزگای هەڵەبجەوە ینی پارێزگای هەڵەبجە داهاتی هەیە ئەگەر هەیەی بۆ کوێچێ بۆ ناخرێتە خزمەتی شارەکەەوە ئەگەر خراوەتە خزمەتی شارەکەەوە من هەڵم هیوادارم لای جەنابتانەوە ڕوون بکرێتەوە داهاتی هەڵەبجە کاکە یادگار خۆی لە ڕابردوو بەڕاستی دەتوانم بڵێم لە زۆربەی شارە دوورەکانی عێراق و لە دەرەوەی عێراق هاتوون بۆ کڕینی ئەنواعی دانەوێڵە لە سنووری پارێزگای هەڵەبجە لە برنج لە گەنمونۆک و نیسک لە لۆکە لە تووتن و لە گۆشت و حیوانات و مەڕووماڵات من بە چاوی خۆم لە سەردەمی مناڵیا دیومە بەدەیان لۆری لەم وڵاتەی ئێمە حتا جوانەگا بارکراوە براوە بۆ مووسڵ سیارەی کۆیتم بینیوە هاتووە میوە و شووتی و تەماتە و سەوزەواتی لە سنووری شارەزور و لە بەحری شارەزورە بردووە بۆ وڵاتی کۆیت بەداخەوە ئێستاکێ ئێمە لەم وڵاتە ئەبێ شووتی و تەماتەمان لە ئێران و یان لە شوێنەکانی ترەوە بۆ بێ بەڵام خۆشبەختانە دەتوانم بڵێم ئێستاکێ تا حدێکی زۆر باش سەرچاوەی ئەم بابەتانە ژیاونەتەوە یعنی دەتوانم بڵێم دانەوێڵە لەم سنوورەکە دەشتی شارەزوری بەدەستەوەیە دەوڵەمەندترین دەشتە لە هەرێمی کوردستانە بۆ وەبەرهێنانی گەنم و جۆ و نۆک ینی لە چلەکانی سەدەی ڕابردوو توێژەرەکان ئاماژەیان بەوە داوا کە ئەگەر هەر وڵاتێکی تر شارەزوری بەدەستەوە بێ پایی ماڵەکانیشیان ئاڵتۆ نەبوو ئێستا حکوومەت هەستی بەوە کردووە کە گرنگی بەم سنوورە بدات چونکە بە هەموو شێوەیە دەتوانێت هاوکاری حکوومەت بێت و ئەکرێ یەکێک بێت لە پایە گرنگەکانی دەوڵەتداریش لەداهاتووە بە بڕوای من کاکە یادگار من هەندێک لە وڵاتانی ئەوروپان بینیوە لە ئەوروپا هەندێک جێگا دروست کراوە وەکو سەیرانگا یان وەکو شوێنی کات بەسەربردن ئەتوانم بڵێم دەیان ملیۆن دۆلاری تێدا سەرف کراوە سەدان ملیۆن دۆلاری تێدا سەرف کراوە لە سنووری هەڵەبجە و شارەزور و هەورامان سەیرانگا و شوێنی جوانی وای دڵفرێن هەیە دەیان ملیۆن دۆلار داهاتێ بێ نەک سەرفیاتی تێدا بکرێ
بەڵام هەتاوەکو ئێستا نەتوانراوە سوود لەم شوێنە گرنگانە وەربگیرێ بۆ داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان. بابەتێکی تر کە من گرنگە ئیشارەتی پێ بکەم، جەنابی کاگنێچۆران بەردانی جارێکیان من جۆم لێ بوو ئەڵێ ئەگەر بتوانین باشبیری لێ بکەینەوە کێشەی ئابووری لە هەرێمی کوردستان سوودی بۆ ئێمە زیاترە بێتە تا زیانەکانی. فعلەن ئێستا لە شارە زوور دەتوانم بڵێم لە کوردستان بەگشتی و لە شارە زوور بە تایبەتی جوتیارانی بە شێوەیە گێڕاوەتەوە بۆ بەرهێنان زۆر جێگەی ئومێد و دڵخۆشیە، بەڵام من هیوادارم ئەوەی گرنگە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە ئەو بەروبوومەی جوتیاران بە بەرهەمی دێنن لە کوردستان لەگەڵ جوتیارەکان هەیە. چ پێشنیازێکتان بۆ حکوومەت هەیە سەبارەت بە جوتیارەکان، سەبارەت بە هاندانیان، سەبارەت بە پاڵپشتی و هاوکاریکردنیان؟ من داوا و پێشنیارم بۆ جوتیارانی شارە زوور و خاوەن میوە و باخەکانی شارە زوور و هەورامان ئەوەیە ئەو دەست و بازوەی لیان هەڵکردووە لی سارد نەبنەوە بۆ ناشتنی باخ و ڕز و کشت و کاڵ و شووتی و تەماتە و دانەوێڵە لە ئەم ناوچەیە کە دەتوانم بڵێم ئێستا زۆر مایە دڵخۆشیە کە دەتوانم بڵێم لە بیرەوەری منابۆ یەکەم جارە ببینم لە شارە زوورە و بەرهێنانی پەتاتە دروست ببێ یان بەروبوومی باغ بگاتە ئەم ئاستەی ئێستا کە لە شارە زوور هەیە. نیازتان بۆ حکوومەت چییە؟ پێشنیازەکە ئەوەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان مەطلبێتی لە شارە زوور و لە کوردستان بەگشتی و لە شارە زوور و هەورامان بە تایبەتی کە وە بەرهێنان هەبێ، بەروبوومی میوە هەبێ، کشت و کاڵ و سەوزەوات و دانەوێڵە هەبێ، حکوومەت بیر لە وەرگرتنی ئەو بەروبوومە بکاتەوە کە جوتیار بە بەرهەمی دێنێ لە هەرێمی کوردستانە. لەو ساڵانەی ڕابردوو کاکە یادگار دوو سێشتی شارە زووریان بردووەتە پێشانگا لە دوبەی یەکەمی لە عالەم هێناوە. یەکەم هەنار، دووهەم هەنگوین، سێهەم میوەهاتی تر کە لە شارە زوورە بە بەرهەم هاتووە. ئەمانە لە دوبەی یەکەمی لە عالەم هێناوە. بەداخەوە کاتێ ئەم میوەهاتانە پێگەوەکو شووتی و تەماتەکەی ئێستای پێنجوێن، لە پێنجوێن ئەتوانم بڵێم بەشێک لە کوردستان شووتی و تەماتە هەیە. لەم کاتەدا شووتی و تەماتە لە ئێرانۆ دێ، کەواتە ئەمە بەڕاستی نەک پشتساردکردنەوە، پشکاندنی جوتیارەکانی کوردستان و ئەو ناوچانەیە کەوا دەتوانن بەروبوومی خۆماڵی بە بەرهەم بێنن. خۆ لە هەموو دنیا یەکێک لە سەرچاوە بەهێزەکانی ئیقتصادی وڵات باقیقەت کشت و کاڵ و مەڕووماڵاتە. ئێستا لە وڵاتی ئێمە ئەمانە زۆر بەچاکی هەیە. ئەو بارە ئابووری بەسەر هەرێمی کوردستانە هات بە حقیقەت جوتیارانی گێڕایەوە بۆ دۆخەی جاران کە بۆ خۆی احتیمادی لە 100% بخاتە سەر هێز و بازووی خۆی و وەبەرهێنان بکە. بەڵام ماوەتە سەرەوەی حکوومەت چۆن تەعامل لەگەڵ ئەم بەروبوومەی جوتیار دەکات. بەڵێ پەیامەکان زۆر ڕوون بووم. هیوادارم ئەنجومەنی وەزیران و بە تایبەت وەزیری کشت و کاڵیش لایەکی جدیتر لەم بابەتە بکەنەوە. هەر بینەوە سەرباسی هەڵەبجە کە باسی بە پارێزگا بوونی هەڵەبجە کرێت ئەوترێت پارتی و یەکێتی نایەنەوێ هەڵەبجە بێ بە پارێزگا. ئەمە تا چەندە وایە؟ وەڵاهی من پێم وانییە هەموو کەسێک ئۆکەی بۆ کارە چاکەکانی ئێمە بکە باش، بەڵام ئەگەر بینە باری واقع ئەیکی هەڵەبجەی کردو بە پارێزگا کە هەڵەبجە ئێستا هەڵەبجە وێرانە بوو. هەڵەبجە ئێستاکێ ناوی پارێزگای هەڵەبجەیە. ئەمە خۆی بۆ خۆی لە ڕۆمەعنەوەیەکەوە شتێکی زۆر بەقووەتە. دوو، هەڵەبجە ئێستاکێ بە حکمی بە پارێزگا بوونی هەموو کاتێک لە بەردەم بڕیاری گەورە و گرنگایە کەوە بەرهێنان و پرۆژەی خزمەتگوزاری گەورە بێتە شاری هەڵەبجە. بۆیە لە حەقیقەتە ئەوانەی کە ئەمە ئەڵێن من پێم وایە حەسوودن بەرامبەر بەو کارانەی کە بە دەرەجەی یەک پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی و جەنابی سەرۆکی حکوومەت لە سنووری پارێزگای هەڵەبجە کردوێتی و هاوکار لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵام ئێستا ئەگەر کار چاک بوو هەموو لایەنەکان خاوەنینی، ئەگەر خراپ بوو پارتی دیموکراتی کوردستان جەنابی سەرۆک بارزانی و لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان مقصرین بەرامبەر بەو خەتا و خراپانەی کە لەم سنووردا کراوە. هیوادارم هەمومان خەڵکێکی حەقبێژ بین بۆی ئەم وڵاتە پێشخەین. باش، ڕخنەیەکی ترکە گیرێت لێرە بە تایبەت لە پارتی دیموکراتی کوردستان ئەوتێت پارتی دیموکراتی کوردستان هۆکارەکە پۆستەکانی هەڵەبجە یەکلا نابنەوە و ئەنجومەنی پارێزگاش پێک نایە دوای 3 ساڵ. ئایا فعلەن پارتی خەتابارە لەم قەزیە؟ ئەگەر ئێوە خەتابارن بۆچی ئەم کێشە چارەسەر ناکەن؟ من پێم وایە ئێستاکێ زۆر خەڵک لە چین و تۆشەکانی سنووری پارێزگای هەڵەبجە ئاوات ئەوە ئەخوازن کە ئیدارەی پارێزگای هەڵەبجە بەدەست پارتیەوە بواە
و من ئەم قسەیە بۆیە ئیعلان دەکەم لە کۆبوونەوەیەک کە هەموو حیزبەکان دانیشت بووین بەرپرسی یەکەمی حیزبەکان کاک عەبدوڕەحمان ئێستاکێ وەزیری حکومەتی هەرێمی کوردستانە کە لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامیە بە هەموو برادەرانی وتی کاکە من داوا ئەەکەم پێشنیارێکم هەیە من بەش بە حاڵی خۆم خواشایەتێ تا قسەکەی نەکردم زانی چی ئەڵێ وتی ئەگەر ئێمە ئاوەدانکردنەوەی ئەم شارە و بەرەو پێچوونی ئەم شارە و گەشەکردنمان لەم شارە ئەوێت هەمومان با پۆستە باڵەکان بدەین بە پارتی هەندێک برادە زۆر سەقلت بوو من پێم وتن کاکە دەروونتان ئاساییکەنەوە زۆر تەبیعیە مبارەکی ئێوە بێ پۆستەکان بەوانەی ئێمەشەوە بەڵام فەرمون خزمەتی هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە بکەن بەداخەوە یەکێک لە گرفتەکان کاکە یادگار ئەوەی کە من دەرکی پێ دەکەم چەند جاری تر ئیشارەتم پێ کردووە ئەو لایەنانە کە من پێشتر ئیشارەتم پێکرد لایەنەکانی سنووری پارێزگای هەڵەبجە کێشەمان لەگەڵ یەکتر نییە بەڵام بەرپرسی ئەم لایەنانەی هەڵەبجە لە دەرەوەی هەڵەبجە ئەوەی گرفتە نەبەبێ ئێمە هیچیان پێکرێنە لەگەڵ ئێمە پێیان کاک فازل ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە چەند کورسیە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە 25 کورسیە ئەوەی کە تحلیلکراوە سێ ینی لەو 25 سێ دانەی پارتی ئەو 22 ئەتوانن بەبێ پارتی یان بۆچی بەبێ پارتی ئەنجومەنی پارێزگاکە پێک نایەن و کێشەکان چارەسەرکەن من ئەمەتان وتووە من لە کاتێک کە جەنابی کاقوات لەم جاری ئاخیرا هات بۆیرە لە پارێزگا کۆبووینەوە بەرپرسی هەموو حیزبەکان بوو باز لە مەسلەی ئیدارەی پارێزگای هەڵەبجەکرا من پێشنیارێکم دا بە کاقوبات ئێمە دووسێ بابەتەیە کە بتوانین بگەین بە ڕێکەوتن یان گەڕانەوە بۆ ڕێکەوتنەی لە 29 دەی 2014 کردومانە باش یان بڕیارێکی مرکزی لە حکوومەتەوە کە جەنابە سەرۆکی ئەو لیژنەی دەرکەن باوەڕ ناکەم کەسمان بتوانین سەرپێکی سەروی خۆمان بکەین ئێمە 100% ملزەمین بە بڕیاری ئەو بڕیاری کە لەسەرەوەی خۆمان لە پارتی دیموکراتی کوردستان کە بۆمان دێ پێی ملزەمین نەک 4 و 3 ئەگەر یەک کورسیشمان پێ بدرێ بڕیار بدرێ وتم کاقوبات ئەگەر ئیرادە هەیە ئەنجومەنی پارێزگا تشکیل بکرێ لە هەڵەبجە فەرمون بوسودووەکە تشکیلکەن باسیەکەی ئێمە بە فەراغ بێنێتەوە با ئێمە بە خەتابار دەرچین لە لای حکوومەت ئەگەر ئەمەش ناکەن ئیمکانە پارتی ئەم قسەی منیشی پێڕازی نەبوو بێ بەس من بۆ حکومەی پارتی سەلاحیەتی پێداوم وتم سێکەی ئێمەش بۆ ئێوە لەبەر خاتری خەڵکی پارێزگای هەڵەبجە فەرمو 25 کورسیەکە تشکیلکەن با خەڵکی هەڵەبجە زەرمەند نەبێ بەڵام ئێمە بەڕاستیەکەی ناچینە ناو تشکیلاتێکەوە کە نەتوانین خزمەتی هاوڵاتیانی پێ بکەین ئێمە ئەم هەموو قسەمان کردووە بەڵام ئەوەی کە من دەزانم ئیرادە نییە بۆ تشکیلکردنی پارێزگای پێش هەڵبژاردن ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە پێک دێت زۆر بە کورتی پێتان وایە 20تانە باسی ئەوە کراوە کە تا پێش هەڵبژاردن بە هیچ شێوەیەک ئەنجومەنی پارێزگاکە پێک نایەت لەسەرمە باسمان نەکردووە کە پێک نەیە بەڵام من بۆ خۆم وەک ڕێی خۆم پێم وانە پێک بێت چونکە ئەگەر ئەو بڕیارەی کە دراوە پرسێکی حکومیەوەی وتووە کە بە تەمامە بن تا پێش هەڵبژاردن پێک بێت کەسەوەی بە ئێمەنەوت کاک فازل باسێکی ڕۆژی دیکە هەیە ناکرێ ئێمە بە سەریاتێ بپەڕین لە هیچ بەرنامەیە کە ئەویش پرسی ڕەفراندۆمە پرسی ڕەفراندۆم لە هەڵەبجە چۆن پێشوازی لەیەکرێ و بۆ چوونتان چییە لە سەر ئیقبال و بەدەمەوە هاتنی هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە بۆ ڕێفراندۆمی سەربەخۆی من وەکو قەنەعەتی خۆم کاکە یادگار هیوادارم هەموو شارەکانی کوردستان وەکو هەڵەبجە بیر لە ڕیفراندۆم بکرێتەوە و دەنگ بە بەڵێ بۆ ڕیفراندۆم بدەن ئەوەی من چونکە هەڵەبجە مێژووی هەیە مێژووی هەڵەبجە مێژوویەکی پڕ لە سەروەریە لە هەموو شۆڕشەکانە ئێمە ئێستاش کادری ساڵی 58مان هەیە کادری ساڵی چلەکانمان هەیە کادری ساڵی هەفتاکانمان هەیە هەڵەبجە لە حەقیقەتە نزیکترین نقطە بووە لە سەنگەری خەبات و پێشمەرگایەتیەوە و من پێم وایە خەڵکی هەڵەبجە خەڵکێکی زۆر بە هەڵوێستن خەڵکێکی زۆر شەرەفمەندن و خەڵکێکی پڕ لە مووقیفی خەبات و شۆڕش و هەڵوێستی شۆڕژگەڕانی خۆیانن بە تاکید دەزانم لێراش خەڵک لێ و گازندەی هەیە و ئیمکانە دەنگی ناڕزایش لە سنووری پارێزگای ئەمە وا ئەکا کە خەڵک ڕوو بکاتە دەنگی نەخێر و ئەم شتانە کەوە ئێستا بانگەشی بۆ کرێ و بە منەظەمی کارەکرێ بۆی خەڵک بڵێ نەخێر من تەوەقوع ناکەم لە هەڵەبجە ئەو جۆرە دیاردانە هەبێت بە تاکید من ئەزانم ئێستا خەڵکەیە لەوانەیە سوێن بخوا دەنگ نادەم بەڵام دڵنیام خەڵکی هەڵەبجە لە 180 و زیاتری ئەچێتە سەر سندوقی دەنگدان و دەنگەدا چونکە
لە کوردستانی یەکێک لەو شارانەی یەکێک لەو میلەتانەی کوردستان میلەتی هەڵەبجەیە بە هەورامان و بە شارە زوورەوە کە تووشی زەرەر و کاریسەی زۆر گەورە بوون لەسەر مەسەلەی خەبات و هەڵوێستی شۆڕژگێڕیانە. من پێم وانییە هیچ کەسێکی خەڵکی هەڵەبجە ئەو کارە ساتە دڵتەزیێنانن لە یاد بکە لە وێرانکردنی شارەکەیان، لە کیمیابارانکردنی شارەکەیان، لە کیمیابارانکردنی ئەو هەموو منداڵی شیرەخۆرە، ئەو هەموو دایک و باوکە بەتەمەنە، ئەو هەموو گەنج و لاوە تازە پێگەیشتووە کە لە هەڵەبجە ژەهرخۆر کران. ئەمەی کە ئێستاکێ ماوە کە سوکاری ئەوانن. من دەڵێم خەڵک عاجزە، خەڵک ناڕەحەتە، خەڵک بێتاقەتە، خەڵک بێپارەیە، خەڵک ژیانی لە تەنگەلانیایە، بەڵام بە حەقیقەت مەسەلەی گشتپرسی بابەتێکە ئیلاقەی بە ڕۆح و حەیات و ڕابردووی 100 ساڵی میلەتی کوردستان. دوا پەیامی خۆت زۆر بە کورتی سەبارەت بە ڕیفراندەمی سەربەخۆیی بۆ هەڵەبجەیەکان. بۆ ڕیفراندۆمی سەربەخۆیی بەڵێ سەبارەت بە ڕیفراندۆم چ داواکاریەکە لە هەڵەبجەیەکانەیە؟ من داواکارم خەڵکی هەڵەبجە چۆن هەمیشە تۆمارکەری سەروەریەکان بوون لە ژیانی شۆڕش و شۆڕژگێڕیەکانیاندا، لە ڕیفراندۆمیش هەمان سەروەریتر تۆمار بکەنەوە، نەکەونە دوای ئەو دەنگە نەشازانەی کەوا کەمپینی نەخێر لە کوردستان. هەچەند ئەوانە بە بڕوای من خەڵکێکی ئەوەندە بێئەهمیەتن، باوەڕ ناکەم خەڵکی هەڵەبجە بکەوێتە دوای ئەو خەڵکانەی کەوا دەنگی کەمپینی نەخێر لە کوردستان بە تایبەتی لە شاری هەڵمەت و قوربانی سلێمانیدا پێک دێنن. بەڵێ کاک فازیل بەشارەتی بەرپرسی لەخی 12ی هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس بۆ کاتەی با ئێمە و بەبینەرانت بەخشی. سپاس بۆ ئێوەش. بەڵێ بینەرانی ئەزیز، باسی ڕۆژ لێرە کۆتایی دێت. پێم خۆشە ئەوەتان بەبیر بێنمەوە کە وەکو کوردستان 24 و وەکو بەرنامەکەی خۆشم ئەمە چوارەم جارە لەم ساڵ ئێمە بەرنامە بۆ هەڵەبجەکەین و بەرنامەی زۆر زیاتریشمان بۆ خەمەکانی هەڵەبجە ئەبێت تا ئەو کاتی تەواوی خەمەکانیان کۆتایی دێت. تا بەرنمەیەکی دیکە زۆر سپاس بۆ هاوڕێیانم ئەم ستافە ئەزیزە لە شاری هەڵەبجە و لە شاری هەولێرش بە هەمان شێوە. تا بەرنمەیەکی دیکە ماڵی ئێوە کوردستان هەمیشە و هەردەم ئاوەدان بێت. بەخوای گەورەتان ئەسپێر.